ئەمە یعنی ڕامەکێشێ بۆ ڕووداوەکانی پێشووتری هاوشێوە حتمەنەمەوێ هەڵوێستی لەسەرکەم و یەکێک بەشێکیان باس بکەین تازەترینیان ینی نزیکترینیان بڵێن 19 ئایاری 2024 بوو ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئێران لە هەلیکۆپتەرەکەی کە لە ئازربایجان دەگەڕایەوە کەوتە خوارەوە هەرچەندە ئەو کات وترا کە کەش و هەوا خراپ بووە بۆیە هێلیکۆپتەرەکە کەوتۆتە خوارەوە. بەڕاستی تۆم ڕووداوە چۆن بینی ئەو کات و خوێندنەوەی تۆ چی بوو بۆەوە؟ ینی کەشوهەوا ڕاست کارەکە لە فڕۆکە ئەوە نییە کاری لێ نەکاتن بەڵام ینی ئیبراهیم ڕەیسی ئەوەش پارچەی فڕۆکەکەیەتی بەڵێ پارچەی فڕۆکەکەیەتی کە کەوتە خوارەوە لێنانە ڕاست ئەم زەلامە سەرۆکە ئەمە مولازمیە نییە فڕۆکەوان بێ کەوتە خوارەوە و دەی ئەڕۆم دوایی بە دوایە گەڕێمەوەی دۆزمەوە یان نەقیبێکیش بێتن ئەوە ئەمە سەرۆکی وڵاتەکەتە. ئەو فڕۆکەی کە بەکارێنە جۆری بێڵ 212 بوو ئەو فڕۆکەیە ئەمریکیە کەنەداش دروستیە کاتن هەر لە ئەوەڵیشەوە فڕۆکەیە هی عێراق بوو ینی چوو بووە ئێرانەوە. من پێم سەیرە ینی تۆ سێ هەلیکۆپتەر بووی تۆ بێڵ 212 ئەمریکیەکە بەکاردێنیتن و ئەوانەی تر ڕووسی بوو لە جۆری مێڵ بوو مییت یانی هین بێتن ئەمەش ینی کەوتنەکەی گوماناویە فڕۆکەوانەکەی عەمیدێ بوو ناویم لە بیر چوو یەکێ لە باشترین فڕۆکەوانی هەلیکۆپتەری ئێرانە تۆ کەوتی تەخوارەوە ئەیە دوو هەلیکۆپتەرە بۆ نەکەوتە خوارەوە. وڵا حەزەکەم لەسەر کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری ئێران بوەستم لەوەی کە ئەو کات لە ناو ئێرانیش ئەوە دروست بوو کە ینی نەخێر کەش و هەوا نەبووە و قسەی ئەوە دەکرا کە پەیجەری پێ بووە پەیجەرەکە تەقیوەتەوە پەیجەر حتمەنە و ئامێرەی کە ئیسرائیل مۆساد بەکارهێنا لە ناو حیزب اللهە و بەشێکی زۆری لە یەک تەوقی تا تەقیەوە. ئەمە دوای ئەوە هات بە تایبەت ئەو قسەیەکە بڵاو بووە لە دوایین دەرکەوتنەکانی ئیبراهیم ڕەیسی لە تەنیشتیا پەیجەر دانراوە وێنەش هەیە ینی ئەو وێنەکەیە کە پەیجەرەکە لە تەنیشتێک ئەمە ڕێی تێئەچێ لە ناو ئەو هەلیکۆپتەرەیە پەیجەر تەقی بێتەوە؟ بەڵێ ڕێتی ئەچێ لەبەرەوەی الهەیان بڵین وەزیری دەرەوە کە لەگەڵیا بوو ئەم بە تەواوەتی سوتا بووە کۆوانەی کە نەبوو ینی تەقینەوەکە لای ڕئیسی بوو نەوەک لە شوێنێکی کە بێتن کەوانەی تر نەسوتا بوون بە قەدەمی کە سوتا بێت. ئەم پەیجەرە خۆی لە تایوانەوە هات وەختی خۆی بە باخیرەیە شەحن هات بەس ئەو زانیارەی بیزانم کە مۆسادی ئیسرائیلی لە ناو دەریا بوو چوونە سەر باخیرەکە و دەستکاریان کرد هەمووی و ئەنجا تەوزیع بوو بەبێەوەی کەس ئاگای لێ بێتن هەتاکو حیزب الله ئاگادار نەبوو. جا لێرە دوو احتیمال هەیە. احتیمالی یەکەمی کە حیزب الله ئەوان هەواڵگریان زەعیف بوو متابعی ئەمەیان نەکردبوو یاواتە ئەو کەسەی کە هەواڵگری بێتن خەریکی کڕین و هێنانی ئەمانە بوو دەستی تیا بێتن لەگەڵ مۆسادی ئیسرائیلیە. لە ڕئیسی کاتی کەوتنی کە بڵێن فری لە سنووری ئازربایجانەوە گەڕایەوە کەشوهەوە دنیا ساف بوو تەم نەبوو ئەو کاتە کە گەڕایەوە. لە کاتی کەوتنی فڕۆکەیەکی جۆری C-17 ئەمریکی لە ئازربایجان دابەزی هەل لەو کاتەیە. دوای کەوتنی ڕئیسی بە 20 دقە فڕۆکەکە فری و ڕۆیەوە. فڕۆکەی C-17 ئەو کەسانەی کە گەر هین بێتن ئەگەر بە بیرتان دێ ئەمریکا لە ئەفغانستان کشایەوە کۆمەڵی ئەفغانی خۆیان بە فڕۆکەیە هەڵواسی بووڵکێکی زۆر بە فڕۆکەیەکی زۆر زەبەرەحی زەخم ئەوە C-17 کۆمەڵی ئەجزەی تەشویشی ئەلکترۆنی و حربی ئەلکترۆنی و هەموو جۆرە شتێکی تایە. لە بیریشت نەچێ ئەو کۆپتەری ڕئیسی سەرکەوتوو بوو ئەمریکیە بێڵ 212 ینی ئەتوانێت دەستکاری بکاتن بۆ نمونە. بەڵام بەیجەری لەگەڵا بوو بەڵێ بۆی هەیە بەیجەرەکە تەقیەوە و هەلیکۆپتەرەکە چونکە فڕۆکەوانەکە هیچ ئینزارێکی نەدا. ئێستاهی محەممەد الحەداد فڕۆکەوان بانگی کرد حاڵەتێکم هەیە ئیمەرجنسی بێدا بەزم ینی حاڵەتێکی لە ناو تارەکە ڕووی داوە بەڵام باسی نەکردووە چێوە ڕنگ بێ وتی بێتی بەڵام لە سندوق ڕەشەکە ڕەنگە تۆمارکە ڕنگ بێ قسەشی کردوێ بەس تورکیا جارێ بڵاوی ناکاتەوە چونکە ئەمڕۆ تیمێکی لیبی گەیشتە تورکیا کە بە یەکەوە لێکۆڵینەوەکە بکەن و بزانن ئەسبابەکە. زۆر باشە کەواتە پەیجەر دەوری هەبووە و ڕەنگە بەوەیەوە بێ باشە بن بیرمە ئەنی ئەو ڕۆژێ ئەو ڕووداوە ڕوویدا
کاتێکی زۆری ویستا فڕۆکە تێکشکاوەکەیان هێلیکۆپتەرە تێکشکاوەکەیان دۆزیەوە ئەوەندەی ئەوێت ینی پێم وابێ 20 کاتژمێری تێپەڕان بە تایبەت فڕۆکەیە کە سەرۆک کۆماری تیا بوو بێ زۆری پێچوو خۆی هەر وڵاتێک تۆ سیستەمت هەیە لە وڵاتەکەیە سیستەمی بەرگری ئاسمان هێزی ئاسمانی شتێکی شت هەیە پێڵەن قاتع دیفاع جەوی ناوچەی بەرگری ئاسمان تۆ لە ژێرزەمی لە هەر فڕۆکەخانەیەکە لەوحەیەکت هەیە گەورەیە دیوارێکی گەورەیە شوشەیە لە ناوی هەمووی نوختەیە فڕۆکە بە ئاسمانە ڕوا دیارە کەڕەتە بێ بۆ نمونە ئێستاکە بۆی ئاسانکاری بکەین بڵین عێراق 4 قاتعی هەبوو 4 قاتع دیفاعی جەوی هەبوو یەکەمی لە کەرکووک بوو لە عەمەلی شەعبی لە پشت مەتارەوە ئەمبەری بڵێن نێزیک کەیوان ئەگەر ئەوانەی شارەزان ئەلەوێ بوو هەر فڕۆکەیە لە سنووری تورکیا و سێگۆشەی ئێران و سووریا داخڵ ببێ ئەیبینێتن دایەنێ وەریەگرێ بەڵام کە لە سنووری خۆی دەرچوو بەرەو بەغا پێڵێ دەرچوو بەغا وەری بگرە ئەو نقطەیە کە بزر بوو لە ئاسمان دیارە ینی کەوتە خوارەوە فڕۆکەکە بزر بوو یاواتە نزم بووە زۆر ئەگەر فڕۆکە زۆر نزم بێتەوە بۆ ئەرز یەکسەر بانگیەکە موجه هەڕڵی بانگیەکاتن ئەڵێ نادبینم لەسەر ڕادار بەس قساکەن بەیەکەوە بەرز بەرەوە بۆی بتبینم ئەبێ و فڕۆکەیە بەرز بێتەوە بۆی هیچ پەیوەندیەکی نەبوو سەوە کاتی گەڕانەکەی ئەمەیە سەیرە هیچ پەیوەندیەکی نەبووە یاواتە تەقینەوەیەکی زۆر گەورە ڕوویدا لە ناو کۆپتەرەکە مەجال ئەوە نەبوو فڕۆکەوان قسە بکاتن ینی بانگ بکات بەس لە هەموو حاڵەتێکە فڕۆکەش کە ئەکەوێت جەنگیش کە ئەکەوێت فڕۆکەوان ئەبێ بانکە سە فڕۆکەی جەنگی سێژە بانگەکە مەیدت ینی کەوتم تەوا وا خۆم فرێدەم بە پەرەشوت یەکسەر لەسەر لە حەکە تەحدیدی شوۆنەکەیەکەن لە چ مربعێک کەوتە خوارەوە 100 کیلۆمەتر مربع هەروەکو تومە خەریتەی زەوی یەک لەسەر 100 ئاسمان یەک لەسەر 500 ئەو 100 کیلۆمەتر مربع لەوێ کەوتە خوارەوە دەست بەجێ لەو ناوچەیە گەڕێمەی دۆزمەوە ڕەمەمی ئێران سیر بوو کە تۆ 20 ساعتت پێ نەچێ بزانی فڕۆکەکە من بم لێرانە هەمویان بەرپرسیانم ئەو ئەفسەرانی کە لەسەر ڕادارەوانە هەمویانە دەمە دادگا